زانکۆ لە زمانی عەرەبیش لە کوردی دەڵێ زانکۆ یعنی شوێنی کۆبوونەوەی زانایان یا زانستەکان. عەرەبی بۆ یونیڤەرسیتی ئەلجامیعەی داناوە، یعنی کۆی زانستەکاندا لەوێدا دەبینی یا زاناکان لەوێدا دەبینی. ئەوە یعنی لە ناوەکەدا شتێکمان بۆ دەردەکەوێت. دوای ئەوە زانکۆ بریتیە لە بەرزترین دامەزراوەی زانستی کە تێیدا خوێندنی باڵا و توێژینەوە ئەنجام دەدرێت. ئەگەر سەیر بکەین ئێمە لە قۆناغی باخچەی ساوایە چوینە قۆناغی یەکی بنەڕەتی ئەو کاتە سەرەتایە. ئەو قۆناغە تەواو دەکەی سەرەتایی دەچوینە ناوەندی، دوای دەچوینە ئامادەی. سەیر بکەی وەکو هەورازێکە، هەورازی ژیان وردە وردە هەنگاوەکانت بەرەوسەر دەچێت. هەتا دەگەیە هەڕەم، دەگەی لوتکە لە ڕاستیدا لوتکەکە بریتیە لە خوێندنی زانکۆی. لوتکەکە بریتیە لە خوێندنی زانکۆی. هەتا ئەو قۆناغی دوازدەی ئامادەیش بە شێوازێکی گشتی هەنگاوەکان لە یەک دەچن، قۆناغەکان لە یەک دەچن. یعنی ئەگەر جیاکارێکی شەبێت لە نێوان زانستی وێژەیی بەس بە کۆی گشتی یعنی لە یەک چوونی زۆر پێوە دیار. بەڵام کە دەگەیتە قۆناغی زانکۆیی هەست پێ دەکەیت لەوێدا جیاکارێکی زۆر دەبینی. ئەویان چۆتە کۆلێژی پزیشکی، ئەویان یاسا، ئەویان کشتوکاڵ، ئەویان زانستی ئیسلامیەکان، ئەویان ئەدەبیات، ئەویان زانستەکان وا بە هەمان شێوە. کەواتە پسپۆری ئەنی خاڵێکی زۆر گرنگ و دیارە لەکوێدا لە ژیانی زانکۆی. بۆیە پێویستە قوتابی کە دەچێتە ئەو شوێنی کە بۆی دیاری دەکات پێویستە بێگومان لە نێوان بنەڕەت دوازدەی من ئامادەی لەگەڵ قۆناغی یەکەمی زانکۆی پێویستە قوتابی باش بۆ یەکلاکە بێتەوە بۆ ئەوەش. ئەگەر چووە ئەو بەشەی کە لێ وەرگرا یعنی لەمەوتوە هەڵگری ئەو پسپۆریە دەبێت، هەڵگری ئەو پسپۆریە